بینەرانی بەڕێز لە هەرجێکن سڵاوی ئێمەتان لێبێت ئەم کاتۆم و کاتێکتان باش بێت ومێ دەکەم گشتلایەکتان لەش ساغ بن تەندروستێکی باشتان هەبێت و ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکتان بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین لە پرۆگرامی ئەمڕۆماندا و هەروەک هەمیشە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە و دواتر هەر یەکان لە کاتی خۆیدا ئاماژەی پێ دەدەین کە بڕگە و بابەتەکانمان چین بەڵام لەگەڵەوەشدا دوو تەوری سەرەکیمان هەیە کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین یەکێک لە تەورەکانمان باس لە کتێب و خوێندنەوە گرنگی خوێندنەوە دەکەین بە شێوەیەکی گشتی بۆ مرۆڤ و مرۆڤایەتی بزانین سوود و گرنگیەکانی خوێندنەوە بۆ مرۆڤ چیە هەڵبەت هەمووان بە گشتی و مرۆڤایەتی لەسەرەوە کۆکن کە خوێندنەوە گرنگە و کاریگەری گەورەی دەبێت لەسەر مرۆڤ لەسەر بەرزکردنەوەی ئاستی زانیاری لەسەر بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری مرۆڤ بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێک لە هاوڵاتیان کەم دەخوێنەوە و بەشێکیان هەر ناخوێنەوە هۆکاری نەخوێندنەوەی کتێب یاخود خوێندنەوە بەگشتی لە لای مرۆڤ چیە و بۆچی دەگەڕێتەوە لەگەڵ ئەوەشدا ئەو پاڵنەرانە چین ئەو فاکتەرانە چین کەوا لە مرۆڤ دەکات بۆ ئەوی کە بخوێنێتەوە زۆر جار باسەوە دەکرێت کە هاوڵاتیان یاخود تاکی کۆمەڵگای وڵاتانی ڕۆژ ئاوا گرنگێکی زیاتر و باخێکی زیاتر بە خوێندنەوە دەدەن بە بەراورد بە ڕۆژهەڵات و بە دیاریکراوی ئەگەر ئێمە باز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستان بکەین کەمتر گرنگی بە خوێندنەوە دەدرێت هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێت و لەگەڵ ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستاندا 94 نزیکەی 94 کتێبخانەی گشتیمان هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا بەڵام بەپی ئەو ئامارانی کە دەخرێتە ڕوو دەڵێن ژماری سەردانکردن بۆ کتێبخانە گشتیەکان زۆر کەمە لە ئاست چاوەڕوانی کتێبخانە و لە ئاست چاوەڕوانی بەڕێبەراتیەکاندا نییە جا ئێمە ئەمڕۆ باس لە خوێندنەوە گرنگی خوێندنەوە دەکەین و ئەو پاڵنەرانە چین کەوا لە مرۆڤ دەکا بۆی کە بخوێنەوە و ئەگەر کەسێک بیەوێت بۆ ئێستا و لەمە دووە دەستکات بە خوێندنەوە لە چێوە دەست پێ بکات هەنگاوەکانی پێویستە چۆن بێت لەیەکێکی تر لە تەورەکاندا باز لە هێڵی فریاکەوتنی منداڵان دەکەین 116 هێڵی گەرمی 116 هەڵبەت ڕەنگە هەتا ئێستاش ئاشنایەتێکی ئەوتۆ چ لەسەر ئاستی هاوڵاتیان بەگشتی و خێزانەکان چ لەسەر ئاستی منداڵان بە تایبەتی ئاشنایەتێکی ئەوتویان نەبێ بەرامبەر بە هێڵی گەرمی 116 فریاکەوتنی منداڵان جا ئێمە ئەمڕۆ بە وردی لەسەر ئەم هێڵا گفتوگۆ دەکەین بزانین ئەم هێڵا چییە خۆی لە چیدا دەبینێتەوە ماوەی چەندێکە دەست بەکاربوون و کار و چالاکیەکانیان یاخود ئەو خزمەتگوزاریانی کە پێشکەش بە منداڵان دەکرێت و پاشانیش بە خێزانەکان خزمەتگوزاریەکان چین خۆی لە چیدا دەبینێتەوە دواتر بەوردی لەسەر بابەتەکە گفتوگۆ دەکەین و بازە کاریگەریەکانی دەکەین هەڵبەت کاریگەریەکان یاخود ئەو کارانەی کە ئەم سنتەرە یاخود ئەم شوێنە پێ هەڵدەسن توێژەری دەرونی لێ توێژەری کۆمەڵاتی لێ کە ڕاوێژکاری یا بڵێ ڕاوێژی ئەو بابەتانیان پێ دەکرێت ئەو کێشانە ئەو گرفتانی کە ڕوبەڕووی منداڵان دەبێتوانن لە ڕێگەی ئەم توێژەرانەوە چارەسەر دەکرێت و ڕێنماییان لێوەردەگرێت دواتر بەوردی لەسەر ئەم بابەتەش میوانمان دەبێت و گفتوگۆیان لەسەر دەکەین. دەست دەکەین بە پێشکەشکردنی بڕگەکان دەچینە لای بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کە باز لە گرنگترین داهێنانەکان دەکات لە مێژووی مرۆڤایەتیدا هەڵبەت لە مێژووی مرۆڤایەتیدا هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤەوە هەتا ئێستا چەندین داهێنان بەردەوامی هەبووە هەتا ئێستا داهێنانەکان هەڵبەت دەتوانین بڵین وردە وردە گەورەتر دەبێت جا با بزانی گرنگترین داهێنانەکان لە مێژووی مرۆڤایەتیدا هەتا ئێستا چی بووە با بێکۆ بینەریبین. نهێنەکانی پشدایانانە مەزنەکان لە مێژووی مرۆڤایەتیدا لەوانەیە ناوی بەشێک لە داهێنەرەکان بزانین کە بە دۆزینەوە و داهێنانەکانیان ژیانی ئەمڕۆیان بۆ ئاسانتر کردوین ڕەنگە هەندێکمان مێژووی ژیانی داهێنەرەکانیشمان خوێندە بێتەوە سەرڕای ئەوەش لەوانەیە وا بیر بکەینەوانێ کە داهێنەران تەنها و تەنیا دەبێت کە زۆر زیرەک و ژیر و لێهاتوو بن بەڵام ئایا زانست بەم شێوەیە ئەو پرسەی یەکلایی کردوتەوە هاوکات نهێنی پشت داهێنان و داهێنەرەکان چییە کە زۆر بەمان نایزانین و خەیاڵمان بۆی نەڕۆیشتووە لە ساڵی 1950 لە ئەنجامی گەڕکانی چیای تامبۆرە لە ئەندەنوسیا کە لە ئەنجامی گرد و خۆڵە مێشەکەی بەری هەور و ئاسمانی گرت
ڕێگەی لە گەیشتنی تیشکی خۆر بۆ سەرزەوی کرد بۆ هۆیەوە زۆرینەی بەشەکانی گۆیزەوی زستانێکی زوو دەستی پێکرد بەر لەوەی دروێنە بکرێ و دەغڵودان بۆ مرۆڤ و عالیک بۆ ئاژەڵەکان لە زستان هەڵبگیرێت ئەمە ژوای کرد بە تایبەتی لە ناوچەکانی باکووری ئەوروپا خەڵکی بڕیاریاندا بەو بڕا خۆراک و ئالیکە کەمەی کە هەیەە مانگا و مەڕووماڵاتەکانیان تێر بکەن لە بری ئەسپەکانیان ئەمەش بۆ هۆی ئەوەی گەشتکردن و ڕۆشت بۆ ناوچەکانی تر بە زۆری پشت بە ڕۆشتن و پیادە ببەزرێت کە ئەمەش کارێکی ئاسایی نەبوو بگرە یەکجار قورس بوو هۆکاری ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوانێ کە زۆرینەی ئەسپەکان لە برسێتیدا گیانیان لەدەستدەدا خەڵکیش نەیدەتوانێت بە ئەسب گەشت بکەن و ئاسپەکان وەکو ئامرازێکی گواستنەوە بەکار بهێنن داهێنانی پاسکی لەو کاتەدا کارێکی زۆر مەزن و ناوازە بوو لەو سەر و بەندەدا کارڵ فۆنداریسی کە هاوڵاتیی ئەڵمانی بوو ئامێریشی داهێنا کە لە دوو تایدارین و تەختەیەک پێک هاتەبوو خەڵک لەسەری دەوەستان و بەخشاندنی پێیەکانیان لەسەر زەوی دەیانتوانی لەسەر تەختەکە بمێننەوە و ڕێ بکەن ئەمەش پێی دەگوترا لاوف مەشینە واتە ماکینەی ڕۆشتن ئەو ئامێرە دەیتوانی لە سەعاتێکدا 7 کیلۆمەتر ڕێگە ببڕێت دوجار پەرە بەو ئامێرە دراو توانرا پاسکیل و پاشان گالیسکەی ئەسپەکان بەو ئامێرە ڕابکێشرێت و لێرەوە پرۆسی دروستکردنی ئۆتۆمبیل لەلایەن مرۆڤەوە سەری هەڵدا کارل فۆنداریس لە ژیانیدا ئەندازیاری و میکانیک کار نەبوو بەو ڕادەیەش زیرەک نەبوو توانای داهێنانیشی نەبوو کە لە نێو خەڵکدا وەکو کەسێکی ژیر ناوبانگی دەرکردبێت بەڵام بەهۆی کاریگەریە و دۆخەی کە لەو کاتەدا هەبوو توانی ئەو داهێنانە بهێنێتە بوون بۆیە کاریگەری لەسەر ژینگە و دەروبەر و دۆخەکان و بەرپرسیارەتی یاسەریشیەکان دەکەوێتە سەرشان و داهێنان و دۆزینەوە نوێیەکان داهێنانی ئەو پاسکیلە لەو کاتەدا لەلایەن کارل فۆنداریس کارێکی زۆر مەزن و ناوازە بوو هاوشێوەی دروستکردنی ئۆتۆمبیلە زۆر پێشکەوت و فڕۆکە و مۆبایلی زیرەک و کۆمپیوتەر و کاریگەری و سوودی بە مرۆڤایەتی گەیان زۆر داهێنانی تر لە مێژووی مرۆڤایەتیدا لەسەر هەمان بنەما و پرەنسیپ ڕەچاویان کردووە تەلەڤیزیۆن و ڕادیۆ زۆربەی شتەکانی تریش بەبێ ئەوەی داهێنەرەکانیان کەسانی زۆر تایبەت و ناوازە بن لە زانستە سروشتەکان و بوارە ئاڵۆزەکان توانیویانە داهێنانی گەورە بەتی بێن و گۆڕانکاری لە مێژووی مرۆڤایەتیدا دروست بکەن بۆیە نابێت بێهیوا بیت لە بری بێهیوا بوو پێویستە تۆ بەردەوام بیت لە گەشتن بە ئامانجەکانت و داهێنان و کاری نوێ و گەیشتن بۆ بەدیهێنانی خەونەکانت. سپاس بۆ هاوکارمان ڕەوەس بۆ ئامادەکردنی ئەو بابەتە و دەچینە لای بابەتێکی تر کە هەوار بۆی ئامادەکردوین باس لە زیرەکی دەستکرد دەکات کە چۆن بە بەرنامە کاری لەسەر کراوە هەڵبەت زیرەکی دەستکرد ماوەی ساڵانێکی زۆرە دەتوانین بڵین کە بەردەوام کارکردن لەسەری بەردەوامی هەیە و چالاکیەکان یاخود ئەو کارانی کە دەکرێت ئەو داهێنانانی کە لەسەر زیرەکی دەستکرد کراوە و دەکرێت بەردەوام ڕوو لە زیادبوونە جابا لەم راپۆرتەدا بزانێت زیرەکی دەستکرد چۆن بە بەرنامە کاری لەسەر کراوە. زیرەکی دەستکرد چۆن بە بەرنامە کاری لەسەر کراوە. زیرەکی دەستکرد تەنها وەهم و ترساندنە یان دەیەوێت هەموو جیهان کات بە ڕۆبۆتگەرایی. شارەزایانی تەکنەلۆژی باس لە داگیرکاری دەکەن لە ڕێگەی جیهانی ڕۆبۆتگەرایی و گۆڕانی هەموو شتێک بۆ ئامێر. ئایا ئەمە ڕاستە؟ ئێمە لەم راپۆرتەدا باس لە تۆقاندن و وەهمەکانی زیرەکی دەستکرد دەکەین لە زەمەنی سیاسەتی ئامێر و تەکنەلۆژیای ڕۆبۆتەکان با پێی سیاسەت و ئامانجی وڵاتانی پێشکەوتوو. هەندێک لە شارەزایانی تەکنەلۆژیا دەڵێن ڕۆبۆت جێگا بە مرۆڤەکان لێژ دەکات لە سەرجەم بوارەکانی سیاسی و ئابووری و بازرگانی و پیشەسازی و ڕاگەاندن. هەروەها لە سەدا هەشتای پیشەکان دەکەونە مەترسیەوە. هەندێک توێژینەوە باس لەوە دەکەن مرۆڤەکان 300 ملیۆن پیشە لەدەست دەدەن لە سەردەمی ڕۆبۆتە زیرەکەکان و تەکنەلۆژیای زیرەکی دەستکرد. بەڵام زۆر لێکۆڵینەوەی ورد هەیە کە کەمتر بڵاو دەکرێنەوە. ئەوانیش ڕێژەی سەرکەوتنی زیرەکی دەستکرد و ماوەکەی دەخەنە ژێر پرسیارەوە لابەرەوەی هەتا ئێستا نازانرێت
زیرەکی دەستکرد دەتوانێت جێگای مرۆڤەکان بگرێتەوە یاخود تەنها یاریدەدەرێکە. جگەلەوەی فێڵەکانی بواری زیرەکی دەستکرد کەمتر باس دەکرێن، بەڵام ئەگەر بە وردی سیر بکرێن و لێکۆڵینەوەی لەسەر بکرێت، فێڵەکانی بواری زیرەکی دەستکرد زۆر زیاترن کە لە پێناوی دەستکەوت و گەرمکردنی بازاڕی ڕۆبۆتگەرایی بڵاو ناکرێنەوە. بەڵێ، زیرەکی دەستکرد ئێستا تەنها یاریدەدەرێکە بۆ خێراکردن و ڕایکردنی کاروبارەکان، بەڵام لا پێناوی کەمکردنەوەی ژمارەی دانیشتوان و دنیای ڕۆبۆتگەرایی پێی دەوترێت مرۆڤ. سەرڕایەوەی زیرەکی دەستکرد وا باس دەکرێت لاجاتی مرۆڤ بیر دەکاتەوە و هەست و کەوت دەکات، بەڵام هیچ شتێک و هیچ تەکنەلۆژیایەک ناتوانێت ببێت بە مرۆڤێکی ڕاستەقینە و بەهاکەی هاوتای مرۆڤ بێت، بەتایبەت لە ڕووی کەلتوری و کۆمەڵایەتی و ژیانی ڕۆژانی مرۆڤەکان کا ڕۆبۆتەکان ناتوانن درک بۆ بکەن، دەبێت چۆن خۆیان بگونجێنن. فیلمی واڵی باسی سەویەک دەکات کاتیایدا مرۆڤەکان تەنها دەژین و ناتوانن بەهایان هەبێت بەهۆی شۆڕشی تەکنەلۆژی و ڕۆبۆتەکانەوە کاروبارەکان ڕادەپەڕێنن، بەڵام هەروە ئاسان نییە سیناڕۆی فیلمی واڵی بەم زوانە دووبارە ببێتەوە، لەبەرەوەی بیری مرۆڤ زۆر لەوە گەورەترە کە لە ئامێرێکدا کۆ بکرێتەوە. وڵای خۆشەویستیان دەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە ڕۆژانە لە پرۆگرامی ئەمڕۆیە بڕگەی دەنگی ڕەسەنمان هەیە. جا دەنگی ڕەسەنی ئەم جارەمان سیماف حسێنە، با بەیەکەوە گوێبیستی بین. ئەسکالکردم بە جوانی لێز خۆرد بووم تو باشی زانی بەلێ دارە من تەوەشاند بۆ هەرچووتە پاییزانی بەلێ دارە من تەوەشاند بۆ هەرچووتە پاییزانی هێویان نەمادە دنیێدا بێ کەس مامە بێ دنیێدا گوڵا دلێ من چلمسی قەشینە بە ژیر و پێدا گوڵا دلێ من چلمسی قەشینە بە ژیر و پێدا برین کورە جەبار نابە بێ دەرمانان ڕاحەت نابە حیفا مدلی و حیفی کل مرنه چاره نبه حیفا مدلی و حیفی کل مرنه چاره نبه اسکال کرم به جوانی لیز خورد بوم تو باشی زانی بەلێ دارە من تەوەشاند بۆ هەرچووتە پاییزانی بەلێ دارە من تەوەشاند بۆ هەرچووتە پاییزانی. بەڵێ دەستەکەین بە گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان و دەچینە تەوەریەکەی پرۆگرامەکە کە باز لە کتێب و خوێندنەوە و گرنگی خوێندنەوە دەکەین بە گشتی بۆ مرۆڤ و مرۆڤایەتی. زۆر جار بازەوە دەکرێت کە دەڵێن ئەگەر کتێبخانە خوێندنگە بێ ئەوە کتێب مامۆستایە، ئەگەر کتێبخانە چارەسەرگە بێت ئەوە کتێب چارەسەرکارە. جا ئێمە ئەمڕۆ باز لە سوود و گرنگیەکانی خوێندنەوە دەکەین بۆ مرۆڤ، لەگەڵ ئەوەشدا ئایا کام گەل یاخود تاکی کام ناوچە و کام وڵاتان زیاتر گرنگی بە خوێندنەوە دەدەن. هەندێک جار بازەوە دەکرێت کە وڵاتانی گەلانی ڕۆژئاوا یاخود تاکی
ڕۆژئاوا زیاتر گرنگی بە خوێندنەوە دەدەن بە بەراورد بە ڕۆژهەڵات و ئەگەر بە دیاریکراوی بازە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستان کەین گرنگیەکی کەمتر و باخەیی کەمتر بە خوێندنەوە دەدەن هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتوانێت بۆچی کەمتر گرنگی بە خوێندنەوە دەدرێت و لەگەڵەوەشدا ئەو فاکتەرانە ئەو پاڵنەرانە چین کەوا لە کەسێک دەکات یانوا لە مرۆڤ دەکات بۆەوەی کە بخوێنێتەوە ئێمە لە هەرێمی کوردستاندا کتێبخانەی گشتیمان زۆرە بە دیاریکراوی یا بڵین بە نزیکەی 94 کتێبخانەی گشتیمان هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵام هەتا ئێستاش بەپێی ئەو ئامارانەی کە ساڵانە دەخرێتە ڕوو ژمارەی سەردانکردن بۆ کتێبخانە گشتیەکان کەمە. جا کەواتە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە کتێب خوێندنەوە یاخود خوێندنەوە بەگشتی ببێتە کللتور؟ زۆر جار دەبینین یاخود ئەوە دەبیستین کە دەڵێن تاکی وڵاتانی ڕۆژئاوا هێندە گرنگی بە خوێندنەوە دەدەن لە کاتی جگەلەوەی کە کاتێکی دیاریکرا و تەرخان دەکەن بۆ خوێندنەوە لە دوای ئەوەش یا بە دەرلەوە هەر دەرفەتێکی تریان بۆ بڕەخسێت ئەوە دەخوێندنەوەوانێ و گرنگی بە خوێندنەوە دەدەن لە ناو پاسا بێ لە ناو تەکسیا بێ لە چاوەڕوانی پزیشکا بێ یان لە هەر کاتێکی تردا بێ گرنگیەکی زیاتر بە خوێندنەوە دەدەن ئەو دەرفەتی کە هیانە بە خوێندنەوە بەدەستی بەڕێ دەکەن. جا چی بکرێت لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی کە خوێندنەوە و کتێب خوێندنەوە ببێت بە کللتور و کتێبخانە لە نێو ماڵەکانماندا هەبێت بۆکو ئەوی کە گرنگی پێ بدرێت بۆ خوێندنەوە نەک ئەوکۆی کە وەکو دیزاین وەکو جوانکاری بەکاربهێنرێت. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ ئەردەڵان عەبدوڵڵا کە بەڕێزیان نووسەر و وەرگێڕن و لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمە جامادەن. کاکە ئەردەڵان بەیانیت باش و بەخێراتی. بەیانیەوەش باش زۆر سپاس بۆم بانگەشتە و وای سەرکەوتن بۆ خۆتان و ستافی بەرنامە. زۆر سپاس بەخێر بەی سەر چاوان. کاک ئەردەڵان پێش ئەوەی کە باسی ئاستی خوێنەر بکەین لە هەرێمی کوردستانە پێم خۆشە باستێک لە کتێب و گرنگی کتێب بکەین بۆ خۆی لە پێشدا بزانین گرنگی چییە بۆ مرۆڤ و چی بە مرۆڤ دەبەخشێ گەر بخوێنێتەوە. دووبارە زۆر سپاس دیارە هەڵبژاردننیەم بابەتە بابەتێکی گرنگە و بەداخەوە ینی ئێمە زۆر گرنگی پێناین لە حاڵەتێکە پەیوەندێکی ڕاستەخۆی بە مرۆڤەوە هەیە. پێش بەرنامەکە باسی داهێنانە گەورەکانتان کرد تەبعاً یەکەمین داهێنانی گەورەی مرۆڤ نووسین و کتێب بووە. ئەویش لە بڵین لە میزۆپۆتامیا بۆ لێرە بۆ لە عێراق بەداخەوە ئێستا ئێمە یەکێکین لە وڵاتانی کە کەمتر گرنگی بە خوێندنەوە و بە نووسینی لە حاڵەتێکە عێراق یان بڵێ میزۆپۆتامیا یەکەمین نووسین لێرەوە بۆ یەکەمین ئەلفەبێت هەر لێرەوە بووە و گەورەترین کتێبخانەش لە مێژووشدا کتێبخانەی ئاشووربانی پاڵە کە ئیمپراتۆریەتی ئاشووری بۆ لە نینەوە. بەڵام بەداخەوە ئەمڕۆ ڕەوشەکە بەو شێوەیە کە بڵێن ئێمە لە ڕیزی ئەو وڵاتانەی کە ناخوێنینەوە گرنگی بە کتێب ناین. لەسەر پرسیارەکەی جەنابتان گرنگی کتێب چیە؟ دیارە کتێب وە خوێندنەوە وەکوتم پەیوەندێکی ڕاستەخۆی بە مرۆڤەوەیە و بە تایبەتی بە مێشکی مرۆڤەوە. ینی تۆ خوێندنەوەی کتێب وەکو وەرزشێک وایە بۆ مێشکی مرۆڤ ئاسوی بیرکردنەوەی فراوانترەکات دنیابینینی فراوانترەکات و لە ڕووی مەعریفەشەوە بڵین زانیاری زیاتری هەیەێ. دوایەوە لە ڕووی زانستی شۆئێستا بۆ نمونە هەموو داهێنانەکان تۆ لە ڕێگەی کتێبەوە بڵێن ئەو زانیاریانە وەرەگری. پزیشک لە ڕێگەی کتێبەوە فێری پیشەکەی خۆیە بێ ئەندازیار بە هەماشی ینی هەموو پیشەکان لە ڕێگەی کتێبەوە ینی تۆ گەر کتێبێک نەبێت و ئەزمونونەکانی پێشووتری بۆ کۆ نەکرد بیتەوە ناتوانانی بڵین لە ڕووی زانستی و پێشکەوی. لە سەرەتای داهێنانی کتێبیشتا بۆ بە کۆکردنەوە و حجزکردنی ئەو ئەزمونە یان ئەو شتێک کە هەڵیگری بۆ گیری داهاتووە یان بۆ خۆش دەبیرە نەچێتەوە. لە لایەکی کەەوە بڵێن ئەمڕۆ کتێب لە ڕووی دەرونیشەوە سانتۆ زۆر جار کەسێک تووشی حاڵەتێکی خەمۆکیە بێ ئەمانە شعرێکی جوانە خوێنێتەوە یان چیرۆکێکی جوانە خوێنێتەوە ئەمە ئەبێتەوە ئەوەی کە بڵین ڕووی دەرونیشەوە تۆزێک بڵین ئارامی کات کاریگەری هەبێت. لە هەمان کاتیشدا ئەوەی پەیوەندی بە فکرەوە هەیە بۆ نمونە هەموو مرۆڤێک هەڵسوکەوتەکانی بەرامبەر خۆی بەرامبەر دەوروبەری بەرامبەر بە ژیان
بەپێ ئەو فکر و بۆچوونەیە کە لە مێشکایەتی چەندە فکری ئەو کەسە فراوان بێت کراوە بێت هەڵسوکەوتەکانیشی بەرامبەر بە دەوروبەری جوانترە بێت و باشترە بێت کەسێک هەڵگری بیرێکی توندڕەوانە و خراپ بێت هەڵسوکەوتیشی بەرامبەر بە دەوروبەری خراپ بێت لەبەرەوە بڵین کتێب ئەتوانین بڵین دەرگایەکە بڵین کلیلی دەرگایەکی گەورەیە بۆ فراوانبوونی مێشکی ئێمە بۆ وەرگرتنی معریفەی زۆر لە هەموو بوارەکان پێشکەوتنی وڵات یاخود دەوڵەمەنی و هەژاری وڵاتەکە بەگشتی ئاستی لانی ئابوورێکی و ئاستی تاکەکان هیچ کاریگەری هەیە لەسەر خوێنەوەگەر کەسێک دەوڵەمەند بیان وڵاتی پێشکەوتو بێ زیاتر گرنگی بە خوێنەوە بدەن و بە پێچوانەوە پرسیارێکی گرنگە تەبان من بەپێی ئەو ئامارانەی کە ڕێکخراوی یونسکۆ هەموو ساڵێک ئاماری تایبەتی خۆیەکە بە لەبارەی کتێب و چاپەوە و لە ساڵی 1995شەوە لە 23 نیسانیان هەڵبژارد بۆی بیکەنە ڕۆژی کتێب ئەمەش پەیوەندی بەوەیە کە لەو ڕۆژەیە کۆمەڵی نووسەری جیهانی لەدایک بوون لەوانە شکسپیر شانۆنووسی بەریتانی و سێرڤنتاس خاوەنی ڕۆمانی دۆنکیشۆت کە نووسەرێکی ئیسپانیە لە 23 مانگەکە ئەمەیان داناوە ڕێکخراوی یونسکۆ ساڵانە ئامارەکات بۆ کتێب چاپکردن بۆ خوێندنەوە بەداخەوە ماوەی چەندین ساڵە ئەو ئامارانەی کەیکە هی ئەم ناوچەیە زۆر خراپە و مەسەلەکەش پەیوەندی بە هەژاری دەوڵەمەنیەوە نیە بۆ نمونە هیندستان کە بڵێ وڵاتێکی زۆرینەی خەڵکەکەی توانای بڵێ هەژارە بەڵام پلەی یەکەمی هەیە لە جیهاندا لە ڕووی خوێندنەوەی کتێب هەفتانە 10 سەعات تاکێکی هیندی خوێنێتەوە پلەی دووەم تایلەندە کە وڵاتێکی زۆر دەوڵەمەند نییە 9 سەعات لە هەفتەیەکە خوێنێتەوە چین هەفتانە 8 سەعات دەخوێنێتەوە لە حاڵتێکە ئەمریکا کەیکێکە لە وڵاتە ینی زەرهێزێکی جیهانە و وڵاتێکی پێشکەوتووە پلەی 23 هەیە لە جیهاندا وەلەو ئەوانی ژیانی هێشتا لە چاو ئێمەیە باشترێکن بەڵام ئەمریکا پلەی 23 هەفتانە 6 سەعات دەخوێنێتەوە بەزان تاکێکی بەڵام لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی کە ئێمەش بەشێکینەوە تاکێکی بڵین ئەم وڵاتانی عەرەبی ساڵانە 7 دقە خوێنێتەوە ساڵانە 7 دقە یعنی وەک بڵێ لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی چ ڕیزبەندێکت لایە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مصر پلەی یەکەمە بەو شێوەیە کە هەیە دوایەوە عێراق ینی ئێمە هێشتا هەر باشین لە ئاستی ئەوینانە بۆ کتێب چاپکردنیش بۆ نمونە ئێستا ساڵانە لە ئەمریکا تەمان ئەمریکا لە ڕووی کتێب چاپکردن و عینوانی کتێبەوە پلەی یەکەمی هەیە لە جیهانە ساڵانە 85,000 عینوانی کتێب چاپەکری لە ئەڵمانیا کەم خۆم ماوەیەکی زۆر لەوێ بووم ساڵانە 70,000 عینوانی کتێب چاپەکری لە وڵاتانی عەرەبی ئاستی خوێندنەوە لە ئەڵمانیا چۆنەوەتە لە ئەڵمانیا ژەر پلەیەکی باشی هەیە یعنی لە ئەڵمانیا هەرچەندە بڵێن ئەمڕۆ تەکنۆلۆژیا تا ڕادەیەک زەرری هەیە و لە هەموو جیهان بەڵام لەوێ بۆ نمونە باسی میترۆ کرد و قتار و ئەوانە کاچتە ناوانام و کتێبێکی بەدەستەوەی بڵێن ئەو کەسە ئەخوێنێتەوە لە زۆربەی مەحەتەی قتارەکانە کتێبخانە هەیە لە زۆربەی بازاڕە گەورەکانە بڵێن کتێبخانە هەیە شتێکی کەش دەوێت کە جوان و بەلامە و سەرنجڕاکێشە ئەوان هەموو سەری ساڵێ بڵێن لە 12 ئیتر تا یەکی مانگ تا بڵێن کۆتایی ئیتمانگی دیسەمبەر دیاری بۆ یەکترە نێرن بە بۆنەی سەری ساڵەوە دیارەکان کتێبە بێ بەشێکی زۆریان کتێبە یعنی کاتیا و کتێبخانەکانەوە هەموو بڵێن هینی تایبەتیان هەیە بۆ مانگای تر من بەشێکی زۆری کتێبەکان کە کڕیمە لەو کاتانەیە کڕیمە بڵێن کەمتر هینیەکەن لەبەرەوە بڵێن ئەو وڵات ئاجا بەسەلەن بۆ ئەو وڵاتانەوەن بۆ ئێمە وا هاتوین دیار ئەمەش کۆمەڵی بەڵێ خۆی کۆمەڵی هۆکاری هەیە بۆ نمونە یەکەمیان سیستەمی خوێندن ینی تۆوان هەر لە مناڵیەوە بڵێن ئەو مناڵەکان فێریەوەکەن کە بخوێنێتەوە
یعنی بەپێ ئەو ئەمارەی کە لای منە بۆ نمونە لە مناڵێکی ئەمریکا ساڵانە هەفتانە 7 ساعات ئەخوێنێتەوە. مناڵێکی لە وڵاتانی عەرەبی 6 ساعات لە ساڵێک ئاخوێنێت. ئەمە سیستمی پەروەردەمە بەس سیستمی پرۆسێسی خوێندن مەسەلەن تۆ پرۆسی بڵێ خێزانی یان پەروەردەی خێزانی یان هەردووکیان با سەرەتا لە خوێندنەوە بڕۆین. خوێندن مەسەلەن تۆ لە قوتابخانەکان کە ئەگەر فێری خوێنەوە بکرێن زان کتێب چۆن نەخوێنێتەوە گرنگی چییە و بۆچی باشە و ئەوانە ئەوواکە کە مەسەلەن تۆ هەر لە مناڵیەوە حەزێکی خوێندنە تیابێت. دوایەوە لە ماڵەوەش مەسایسا زۆربەی ماڵەکان جاران وا بە هەموو ماڵی کتێبخانەی تیاوە ئێستا هەست من چەند کتێبخانە ماڵەوەڕۆم کەم جوانیە ئەمە تۆ گرنگە مەسەلەن لە خێزانە هەوڵ بەی دوایەوە مەسەلەن لە قوتابخانەکانە. ئێستا تۆ گەر سەیریشکەیت لە قوتابخانە ئەهلیەکانە هەر گرنگیان بە خوێندنەوە. سام برادەرم هەیە کتێبخانەی هەیە ئەڵێ ئەوەنەی کتێبی ئینگلیزی ئەڕواوەنە کتێبی کوردی و عەرەبی ناڕوا بۆ چونکە لە قوتابخانە تایبەتەکانە ئەو سیستەمە هەیە کە مەسەلەن خوێنکار بڕوا کتێبێ بێنێ بیخوێنێتەوە ئەمانە. دوایەوە وەکو پێشبڕکەی لەکەن فێری حیواریەکەن مەسەلەن لە ئەڵمانیا و لە زۆربەی وڵاتانی تریش هەفتانە ڕۆژێک دانێن بۆ نیقاشکردن بۆی و کەسە بێت قسە بکات سان فێری سیمینار بێ فێری دیبی ئەوە نییە ئەوانە هەر گرنگە. بەڵام بەداخەوە ئێمە ینی کێشەکانی لە کوردستانە ئەوەیە ئێستا ئەمە تۆ واز لە خەڵکە بڵێ خەڵکی زۆرینەی خەڵکەکە بێنەکە بڵێ ئەوەی کە خۆی بە ڕۆشن بیدانانێ و ناخوێن بەس ئێمە مشکیلەکەوەیە نووسەر و ڕۆژنامە نووسەکەشمان ناخوێنێتەوە خوێنکارەکە ناخوێنێتەوە. یعنی تۆ ئێستا ئەمە بەشێکی زۆر ڕۆژنامە نووسەیە خوێن نووسەر هەیە خەڵکێکی زۆر مەسەلەن لە ئاستی لە بواری ڕۆشنبیریا کارەکات ئەمانەش ناخوێنەوە کە پێویستە بخوێنەوە. باسی شوێنە گشتیەکان ئێستا تۆ چەند نەچیتە عیادەکانەوە ینی هەمووی مجلەی تیا هیچ 4 ساڵ لەمە پێشە هی 5 ساڵ لەمە پێشە ینی شتیان شتێک نابینی بڵێن کە تۆ بڵێ هەر ئەو کاتێک کە لەوەی بڵێن 1-2 ڕۆژنامەی باشی تیاابێت کتێبێکی باشی تیاابێت. چاوانەکانی ئێرەش بۆ بینینی پزیشک هەڵبەت کاتێکی زۆری کاتێکی زۆری ئەوێت وانە کتێبێک دانێن باشترێکە یان گۆوارێک دانێن چی فاکتەرە یاخود چی پاڵنەرە بووی کە کەسێک بێوێت بخوێنێتەوە گرنگی بخوێنەوە بات. خۆی کۆمەڵە فاکتەر هەیە سەرەتا شخصیە مەسەلەن هەیە خوێنێتەوە بەس بۆ ئەو مادەی کە ئەوێت سان کەسێکی ئەکادیمیە یا خوێنکارە ئەو بابەتی کە ئێوێ کە زانستە پێویستی اختصاصی هەیە ئەخوێنێتەوە. هەیە حەزە حەزی لێ بڵێن ڕۆمانێکی ئەوروپی بخوێنێتەوە ڕۆمانێکی شەرقی بخوێنێتەوە حەزی لێ لە بووە حەز دەوری زۆر زۆرە. دوایەوە پەیوەندی بەوەیە کە بڵێن زۆر جار تا ڕادەیەک دەوروبەریش دەوری هەیە سانتۆ گۆلێڵی کتێبێکم خوێنێتەوە جوانەوە خۆشە و باشە و ئەو کەسەش بڵێن واکە کە خوێنێتەوە لە ئەمانەکەشێر دروستە کاکردەڵەن جاری وە هەیە کەسێکە خوێنێتەوە دەوروبەر گاڵتەی پێکاڵەوە تۆ خەرێکی چیت ئاگا لە دنیا نیە سری تەلەڤیزۆن کە یا سری مۆبایل کە باشتر ئەوە لێرەیە بڵێن ئەوەی کەوای کردووە کتێب و خوێنەوە بکەوێتە دواوە بەشێکیشی پەیوەندی بە تەکنەلۆژیاوە هەیە کە بڵێن ئێمە لە هەموو جیانە تەکنەلۆژیا ئەمڕۆ وای کردو کە زەربەیە با لە خوێنەر ئەمەش لەبەرەوەی وای کردو کە بڵێن سەرچاوی معریفەکە بێتە ئینتەرنێت و فەیسبوک و یان بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئێستا ئەمڕۆ جاران شکرێت قسەکە بیر نەچێتەوە کاکردەڵان کە باسی تەکنەلۆژیات کرد هەر ئەو وڵاتانی کە تاکیان زۆرترین خوێنەریە یاخود زۆرترین کتێب بخوێنێتەوە هەر وڵاتانە خۆشیان داهێنەری تەکنەلۆژیان بەڵام باخ با خوێنەوە بەڵام ئەوان کولتورێکیان هەیە کولتورێکی خوێنەوەیان هەبووە زیکەی 150 ساڵە 200 ساڵە کتێب خوێنەوە لەوێ بووەتە بڵێن بەشێک لە ژیانی ئەو خەڵکە. بە حەزەکەمەوەش پێ بڵێم یعنی
یەکێک لە هۆکارەکانی پێشکەوتنی ڕۆمان بەڵێ خوێنەری ژن بووە لە بەریتانیا چونکە ئەو کاتە لە بەریتان لە سەدەی هەژدە و نۆزدەیە بڵین بەس ژنان زیاتر کاتیان هەبووە و لە ماڵەوە بوون ویان کردو کە بڵین ڕۆمان خوێنەوە کتێب خوێنەوە ئەمە ژوای کردو کە ڕۆمان پێشکەوێت و کتێبیش لە ڕووی چاپکردنەوە پێشکەوێت تۆ ئێستا ئێمە کام نووسەرەمان زۆر ناسراوە زۆرینە کتێب ینی فرۆشی کتێبی ناگاتە هەزار نوسخە من کتێبم لای هی ساڵانی هێشتا 10,000 نوسخەی لێ چاپ کراوە 10,000 نوسخە مثلا تۆ ئێستا هەیە لە ساڵانی هێشتا و هەفتاکانە خەڵکی احتیادی نەک نووسەر و ڕۆشنبیر و خەڵکی احتیادی چۆ لە کتێبخانەکان سەرێگرێت و تاوکو کتێبێک کە دەرچووە خەڵک تامەزرۆی کتێب بووە ئەمەش بەڕاستی ئەمە ڕاستە تەکنەلۆژیا دەورێکی خراپیەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئەتوانین بڵین سیستەمی پەروەردە و سیستەمی سیاسیش یانی ئێستا لە هەشتاکان و هەفتاکانە کەسێکە بووە بە ئەندامی حیزبێک سەرەتایان خستە حەلقەی سەقافیەوە حەلقەی بازنەی ڕۆشنبیریەوە کۆمەڵە کتێبیانێ تا بخوێنێتەوە تا ئاستی دنیابینی خۆی فراوان کات ئەنجا ئێستا بڵین ئێمە پارتە سیاسەکان ئەنی ئەوانجر گرنگی نایەن بە ئینکە ئەمانە دەوری زۆریان هەبێت کە مەسا خەڵک هاندەی بۆ کاکەردەڵا بۆ پێیکە بەڕێستان هەم نووسەرن هەم وەرگێڕیشن لە هەرێمی کوردستاندا و تاکی کۆمەلگای کوردی ئەوەی کە ئەخوێنێتەوە زیاتر کتێبی نووسەرە کوردەکانە خوێنێتەوە یاخۆیت نووسەرە بیانیەکان و ئەوانەی کە وەرگێڕان بەسەر زمانی کوردی کامیان ئەوە یەکێکە لە معاناتەکانی نووسەری کوردی بەداخەوە ێستا زۆربەی چاپخانەکان کە کتێبیان بۆ بەی هەتاهی وەرگێڕ هەتاوەکو هی نووسەری زیانی بێت هەتا وەرگێڕان بێت نووسین وەرناگرن یانی لەبەرەوەی چونکە خەڵکی بەگشتی وای لێ هاتووە بڵێن بابەتی وەرگێڕانە خوێندنەوە تاوەکو نووسین ینی باشە بۆچی کاکەردەڵان کەم تەرخەمیەک لە نووسەرەکانمانە هەیە کە نەیتوانیوە خۆی بگەێنێتە خوێنەری کورد یان وەڵاوەش دوو چەندلاینێکی لەوانە بێ بەشێکی پەیوەندی بە نووسەری کوردەوە هەبێت وەکو جەنابەیڵی بەڵام لایەنێکی کەشی ئەوە هەیە کە بڵێن ئێمە زیاتر واخراوەتە مێشکمان کە ئێمە داهێنان ناتوانین بکەین داهێنان هەر لای خەڵکی ترە بەڵام ینی هەیە بەڵام ئێمە ئەوانەی لە تا ڕادەیە دەستگای چاپ بەخشەکانیش دەوریانەیە کە زیاتر گرنگی بە و وەرگێڕانە نایەن و حکوومەتیش هیچ هاندەرێک نییە هیچ هانی نووسەران نایەت جاران باش بوو بڵێن تا ڕادەیەک پرۆژەیەگە بوو پرۆژەی داهێنانەوەوانە بەڵام منە ڕەخنەیان گرت و نووسەرە بوو ئەوەشیان نەهێژانی بەڵام تۆ گرنگە مەسا هاوکاری نووسەر بکەی هاوکاری بڵێن و خەڵکانەکە بکەی کە داهێنانەکەن لە بواری معریفەیە ئێبەستۆ ئێمە ئەمڕۆ هیچ هاندەرێ نیە هەموو بڵین وایان کردو کە بڵین ئەم قەیرانی داراییە و بە پلەی یەکەم پەلاماری لایەنی ڕۆشنبیریە ئەمە ژەر خراپە بەڵام تا ڕادەیەگە و وینەژەیە بڵین دیدگای کۆمەلگای کوردی وایە کە بڵین بابەتی وەرگێڕانەکە زیاتر لای خوێنەری کورد لێرە ناونیشانی بابەتەکە یاخود ناوەڕۆکی کتێبەکە هیچ کاریگەری هەیە بۆ سەرنجڕاکێشانی خوێنەر یان بڵم نووسەرەکانی ئێمە هەتا ئێستا نەیانتوانی ئەو بابەتە جیهانیانە بنووسن یان هەرشە نووسراویشە بەڵام هەر گرنگی بە وەرگێڕاوە بیانەکانەدەن با نووسەری کورد هەوڵیاوە بەڵێ بڵێن ئەو ئێستا بڵێن ئەو بابەتە گرنگانەی کە لە جیهانە باسەکرێت بڵێن نووسەری کوردیشتوانیوێتی دەرەقەتی ئەو بابەتانەیەت و وە لە ڕووی شێواز و نووسینیشەوە بڵێن ئەمڕۆ نووسەرانی کورد تا ڕادەیە داهێنانیان لەوە کرد بەڵام ئیتر ئەمە هینە بڵێن بەو شێوەیە وەک بۆ ئەڵێ باوە بۆتە باو کە بڵێن زیاتر گرنگی بە لایەنی بڵێن بابەتی وەرگێڕانە درێت هەتاوەکو کتێبەکان هیچ کاریگەری هەیە لەسەر ڕاکێشانی خوێنەر کاتێکە کەسێک ئێوە بخوێنێتەوە کتێبێکێتە بەردەستی پێشەکە تۆ ئێستا ڕۆمانێک مەخۆم کە چەند ساڵا خوێنمەوە و نووسەریشمەوەە
5 تا دەلاپەڕی یەکەم سەرنجی خوێندن ڕانەکێشێت وازنین ینی لە 5 لاپەڕە تا دەلاپەڕێت لە هەموو عالەماوە تۆ کە تا 5 دەلاپەڕە چ شێوازی نووسینەکە ئەبێ ماگێت یعنی بڵین ینی مقناتیزێکی تیابێ ڕاوکێشێ کە تیان نەبێت ئیتر تۆ وازینێنی ئەمە ینی یەکەم شت شێوازی نووسینە بڵین کە گرنگە فۆرم دووەم ناوەڕۆکەکەیە شێوازی نووسینەکە کاکردەڵانەوە بەستت لە زمان پاراوی و زمانێکی سادەیە یان ئەخە شێوازی نووسین ئێستا با ئێمە هەر لەسەر ئەدەب قسە بکەین زۆر هینی نەکەین چونکە بابەتی علمی شێوازی خۆیە نووسێت بۆ خوێنەری خۆی هەیە تۆ بەسا وەک کەسێک خوێنکاری فیزیایی علاقەونی چی بە دوای معریفەکە یاگەڕێم بەڵێن زانست بەڵام لەسەر ئەدەبەکە لەسەر ئەدەبیات لەسەر ڕۆمان و چیرۆک پێشە مووسێ بڵین ناوەڕۆک ڕاستە گرنگە بەڵام تۆ ئێستا بە موادی دروستکردنە هەبێ چیمەندۆ هەبێ گەچە هەبێ هەموو شتێکە هەبێ بەڵام شقلێکە نەبێ شێوازێکی هەندەسی جوایی نەبێ دروست نابێ شێوازی نووسینی شواییە زمانە مەسەڵەن کە گرنگە یەکەمجار بۆ نمونە گری ئەدەبیە گرێسنەیە بڵین سێم دیالۆگەکان چۆن داڕژی پاڵەوان بڵین کەسایەتی ناو ڕۆمانەکە و چۆن بڵین داڕژی چۆن حرەکەکەن پاشان بڵین مۆنۆلۆگە بڵین ئەوەی کە لە ناخۆ ئەو کەسە خۆی قساک حکایەتی گشتیەکەیە بڵین دوایەوە ڕیزبەندەکە تۆ چۆن ڕێکیەخیت ئەو حکایەتێکە با تۆ پێچێ هەوبێ حکایەتێکی باشە بەڵام نازای چۆن ڕیزبەندی بکەیت زمانەکە و تا چەندە شعریە تا چەندە ئاسانە تا چەندە ئاگا بە خوێنەر دوای ئەوە مەسەڵەن تا چەندە خۆ لە ئاڵۆزی و دەستەواژە و شەی قەبە و هین تۆلانە بشتە بخوێن ئەمانی ئاماژت پێکرد ئەم خاڵانە بۆ وەرگێڕانەکەش دروستە زۆر جار گلەی لە وەرگێڕەکان ئەکرێت دەڵێ حەقی خۆی نە بە نووسەرەکە نە بە تێکستەکە کاتێک کە وەرگێڕانی بۆکە وەرگێڕانێکی حرفیە بۆی ئەکرێت و خوێنەر لی تێناگا خۆی ئەوانەی کە باسم کرد گرنگە زایدەن لە هەمووی گرنگتر بۆ وەرگێڕ ئەمانەتە تۆ بێ پێشە مشتێ بە ئەمانەتەوە ئەو دەقەی لە بەردەستا وەریەگێڕی چکەوە تۆ هی خۆنی هی کەسێکی کێ تۆ ئەوەی ئیشتە وەریگێڕی ئەمە ئەو دووش زانینی هەردوو زمانەکەیە هەم زمانەکەی خۆ بەشزانی هەم زمانی بێگانە سێ مەسەڵەن بوونی وردەکاری زمانە تۆ پەندی پێشینانە مەسەڵەن شێوازی بڵین داڕشتنەوەی شعریە وێنی شعریە لەوان نەبێت تۆ ئێستا شعرێک لە شعرێکی کوردی تۆ خوێنەرێکی کوردی خوێن تۆ زۆر جوانە بەڵام ئەو وێنە شعری لای کەسێکی ئەڵمانی وانەوێت ئەویش پەیوەندی بە تەرجمەکەوەی کە بتوانێت ئەو دنیایی ئەو دنیا و فەزایی ئەو نووسەرە گەڕێنەوە بۆ ئەو وەرگێڕەکە ئەمە بڵێن کۆمەڵێ هینە دوایەوەش ڕازگۆییە سەڵەن تۆ گەر شتێک پێی ناوێتی ناتوانین تەرجمەیەکەی بۆ یەکی دەستی بۆەوە بە تەرجمەی حرفیش هیچ کاتێک بۆ ڕۆمان چیرۆک شعر بە کەڵک نایە حتا بۆ بابەتی زانستیش چونکە کۆمەڵی وشە هەیە تۆ یعنی لە زمانی ئەڵمانی ئەگەر هەنێک وشە هەیە یان هەنێک پەندیانێ دەقاودەق تەرجمەیەکی بۆ سەر کوردی زۆر جیاوازە و لەبەرەوە بڵێن ئێمە ئەبێت لە کاتی وەرگێڕانی شاوانە هەوێت و ئەمڕۆ خۆشببختانە خوێنەری کوردیش تا ڕادەیە بە سەلیقەیە توانێت بڵێن وەرگێڕی باش و وەرگێڕی خراپ جیا بکاتەوە بەڵام لە هەمووشی گرنگترەوەیە کە حکوومەت بە تایبەتی وزارەتی ڕۆشنبیری خۆی لیژنەیەکی باشیان هەوێ بۆ هەڵسەنگاندنی ئەو دەقانەی کە وەرەگێڕێت و چاپ بکرێت دەستخۆشکا کردەڵام گەشتینە کۆتایی تەوەرەکە لە کوی ئەو قسانی کە باسمان کرد لە سەرەتای قسەکان هەتا ئێستا هەرچەند کەمکەمە یا بڵێ مەوجا باسمان لە گرنگیەکانی خوێندنەوە کرد باسمانەوە کە چی بکرێ بۆی کە خوێندەوە ئەگەر ئێستا کورتیکەینەوە بە چەند خاڵێک بۆی کە خوێنەر
گرنگی بە خوێندنەوە بدات چی بکرێت بۆ ئەوی کە ئێمە لە ناو کۆمەلگای کوردیدا خوێندنەوە بکەین بە کللتور بەڵێ پێشەم شتێ خوێنەر بڵین کتێب خۆشەویستکەین لای خەڵک باش ینی نەبینە دوژمنی کتێبیان ئەلەقل جیاتی نەکەین دوو هەوڵ بین لە ماڵەکانە کتابە دایک و باوک کتێب خۆشەویستکە لای مناڵەکانی بڵین هانی مناڵەکانی با کتێب بخوێنێتەوە باشترە کە تاوکو بڵین خەریکی تەلەفۆن بێ پاشان لە دەرەوەش سیستەمی خوێندن لە قوتابخانەکان هەر لە قۆناغی سەرەتایی بۆ دواتر گرنگی بە کتێب خوێنەوە بدرێت وەکو ئەوانی کە لە ئەمڕۆ لە ئەوروپا هەیە دواتریش بڵین حکوومەت مەسەڵەن هانی نووسرا ماتانی وەرگێڕبات هاین دەستگاکانی چاپ و پەخشبات کە بۆی کتێب چاپ بکرێت دوایەوە بڵین لە شوێنە گشتیەکان مەژنێر حکوومەتیش واسی عیادەکانمان کرد مەسان لە بازاڕەکانە لە کۆمپانیەکانە لە ئۆفیسەکانی ترە سەرهانی ئەوانە بدرێیان وایان لێ بکرد کتێبخانەی کچووکیانە بەیان ئیشتراک بکەنەوە لەگەڵ ڕۆژنامەکان لەگەڵ گۆڤارەکان بۆی مەسەڵەن لە شوێنە گشتیەکانە کتێبە بێ خەڵک کتێب لە بەردەسا بێت نەک یەکسەر بڕوا و خەریکی تەلەفۆن و ئایفۆنوانە بێت دوایەوە لە هەمان کاتیشدا سوود و قازانجی کتێب خوێندنەوە بۆ خەڵک دیاریکەین و زەرەرەکانی نەخوێندنەوەی چییە و زەرەرەکانی اعتیمادکردن لەسەر تەکنەلۆژیای مۆدێرن بە تایبەتی تەلەفۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەمە هەم لە ڕووی سەحیەوە خراپە ئەگەر زۆری فراتی تیا بکەیت من لەگەڵ دژیان تەکنەلۆژیانی نامایەوە کاریگەری تۆ هەمیشە لەسەر فەیسبوک بیت تۆ میشە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بی خراپە لە ڕووی سەحیەوە خراپە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خراپە کە تۆ دابڕی و دوجاریش بڵین ئێمە وا بکەین کە ئەم کتێب بیکەینە کولتور تەمان پێش چەندین ساڵ لەمە پێش نووسەر وەرگێڕی بەتوانە مامۆستا حەفەریق حەسەن کتێبێکی نووسی بەناوی بە کولتورکردنی خوێنەوە ینی گرنگ بە ئێمە بیکەینە کولتور و هەوڵ بین ینی ئەلەقل لە بەشێکی هەر لە ناو نووسەران و ڕۆژنامە نووسانی شاوێ بڵێ هاان دووبارەوە بینەوە کە کتێب خوێنەوە و کتێب خۆشەویست دەستەکانە خۆش بێ کاکردەڵان سپاسمان دومان کردی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت و ڕوونکردنەوەکانە سپاس ئەردەڵان عەبدوڵڵا کە بەڕێزیان نووسەر و یەن سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبووی بەڵێ ئازیزانە چینە لای یەکێکی تر لە بورگەکانمان کە هاوکارمان ڕێواز بۆی ئامادە کردوین باسەوە دەکات کە ئەو 5 پرسیارە گرنگەی کە پێویستە لە منداڵەکەتی بکەیت هەڵبەت پەروەردەی منداڵ گرنگە هەمیشە بازەوە کراوە کە ئەگەر بتێ کۆمەلگا بگۆڕیتەوە پێویستە لە منداڵ و دەست پێ بکەین جا 5 پرسیار هەیە کە گرنگە ڕۆژانە لە منداڵەکەتی بکەی با بزانینەوە 5 پرسیارە چییە. پێنج پرسیاری ڕۆژانە کە دەبێت لە منداڵەکەتی بکەیت. ئەمڕۆ هەستت بە چی کرد؟ پرسیارەکە کە دەرفەتت پێدەدات بۆ ئەوەی لە دنیای منداڵەکە تێبگەیت. بە تایبەت ئەگەر تێبینیت کرد کەمێک ئازار دەچێژێت یان هەست بە بێزاری دەکات چونکە تۆ بەم پرسیارە پێیان دەڵێیت کە هەستیان هەیە و دەتوانن هەستەکانیان لەگەڵدا هاوبەشی پێ بکەن. هەروەها تۆ پێیان دەڵێ کە تۆ هەمیشە لەگەڵ یاندایت و هیچ بۆشاییەک لە نێوان تۆ ئەواندا نییە. دەتەوێت ئەمڕۆ چی بکەین پێکەوە؟ ڕۆژانە 15 دقە تەرخان بکە بۆ ئەوەی منداڵەکانت کارێک بکەن کە زۆریان حەز لێیە لەگەڵتدا. بۆیە تەرخانکردنی کات بۆ خێزانەکە یەکێکە لە گرنگترین کارەکان کە دایک و باوک دەتوانن بۆ منداڵەکانیان ئەنجامی بدەن. بەڵام بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە ئەم کاتە بە تەواوی هی ئەوانە و نابێت تێیدا خەریکی مۆبایل و تەلەڤیزیۆن بین. قسەم بۆ بکە ئەمڕۆ چی تۆی خستە پێکەنین یان تۆی گریاند. قسە لەگەڵ منداڵەکان بکە و لەیان بپرسە کە چ شتێک ئەمڕۆ ڕوویداوە کە ئەوانی هێناوەتە پێکەنین
یان ئەوانی گریاندووە بۆیە قسەکردنت لەگەڵ منداڵەکانت و هاوبەشی و بەشداریکردنت لە وردەکاریەکانی ڕۆژانەیان باشترین شتێکە کە بتوانیت بۆ منداڵەکانتی ئەنجام بدەیت تۆ بەمە وایان لێ دەکەیت هەست بە پاڵپشتی و پشگیری تۆ بکەن. پێم بڵێ ئەمڕۆ چ شتێک وای لێکردی هەستی سوپاسگوزاریت لا دروست بێت. لە منداڵەکانت بپرسە ڕۆژانە چی وایان لێ دەکات هەست بە سوپاسگوزاری بکەن. هەروەها باشترین کاتەکان هەڵبژێرە بۆ ئەوەی قسەیان لەگەڵ بکەیت. باشترین کات پێش خەوتنە. داوایان لێ بکە سێشتت بۆ باس بکەن کە وایان لێ دەکات هەست بە سوپاسگوزاری بکەن لە ڕۆژەکەیاندا. هیچ شتێکی قورس هەبووە ئەمڕۆ ڕوبەڕوود بوو بێتەوە. یەکێکە لە گرنگترین پرسیارەکان کە دەبێت لە منداڵەکان بکرێت. کاتێک هەست بە دڵتەنگی منداڵەکەت دەکەیت دڵنیابە لەو کاتەدا لەگەڵیان بیت ڕاستەخۆ حکمیان لەسەر مەدە و هیچ شتێکی خراپ مەڵێ کە دڵتەنگیان بکات وایان لێ بکە هەڵۆ شکستەکانیان لە پێش سەرکەوتنەکانیان لەگەڵت بەش بکەن. ئەگەر ئەوان باسی بابەتێکی هەستیاریان بۆ کردیت کە باسکردنی قورس بێت ئەوە لە بەرامبەر باسکردنی ئەو بابەتەدا پاداشتیان بدەرەوە. هێڵی فریاکەوتنی منداڵان یان بڵێ هێڵی گەرمی 116 کە یەکێکە لەو هێڵانەی تایبەت کراوە بە منداڵان و گرنگی بە منداڵان دەدات و خزمەتگوزاریەکانە کە پێشکەش بە منداڵان دەکرێت هەڵبەت بەس منداڵان هەیە گەورەکانیش یان بڵێ خێزانەکانیشە بەڵام لە چوارچێوەی کارکردنە بۆ منداڵان کە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە ئەم هێڵی گەرمە دانراوە بۆ خزمەتکردنی زیاتر بە منداڵان چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی دەرونیەوەتە توێژەرانی کۆمەڵاتی دەرونی بوونیان هەیە لەو هێڵەدا یاخود لەو شوێنەدا کە ڕێنمایی و ئامۆژگاری ئەو کەسانە دەکەن کە پەیوەندیان پێوە دەکرێت. جا من چەند ئامارێکم لەبەر دەستدایە کە باس لەوە دەکات ئەو پەیوەندیانی کە کراوە یاخود ئەو خزمەتگوزاریانی کە پێشکەش بە هاوڵاتیان و بە تایبەت بە منداڵان کراوە لە ساڵی 2022دا. ئاماری هێڵی فریاکەوتنی 116 بۆ هەولێر یا بڵێ لە شاری هەولێر بۆ ساڵی 2022 گرفتی خێزانی 35 پەیوەندی یاخود 35 کەیس بووە، گرفتی توندوتیژی 8 کەیس، گرفتی قوتابخانە 7 بووە، گرفتی کۆمەڵایەتی 28، گرفتی دەرونی 32، گرفتی سۆزداری 7، گرفتی هاوڕێ 29 واتە کۆی گشتیەکەی 229 پەیوەندی کراوە. و بۆ شاری سلێمانی گرفتی خێزانی 226 بووە، گرفتی توندوتیژی 22، گرفتی قوتابخانە 58، گرفتی کۆمەڵایەتی 10، گرفتی دەرونی 64، گرفتی سۆزداری 22 بە کۆی گشتی 512 کەیس بووە یا 512 پەیوەندی کراوە. ئەمەری هێڵی فریاکەوتنی 116 لە دهۆک بۆ ساڵی 2022 گەیاندنی زانیاری 437 بووە، ڕەوانەکردن 122 بووە. دواتر باسەوە دەکەین کە بزانین ڕەوانەکردن مەبەست چیە، گەیاندنی زانیاریەکان چییە، و کۆی گشتی 589 پەیوەندی بووە کە لە ساڵی 2022دا ئەنجام درراوە. جا ئێمە بۆ ئەوەی کە زیاتر لەسەر بابەتەکە لەسەر هێڵی گەرمی 116 فریاکەوتنی منداڵان و ئەو خزمەتگوزاریانی کە پێشکەشیان دەکرێت گفتوگۆ بکەین. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری دێبەر محەممەد جەزامان کردو کە بەڕێزیان توێژەری دەرونین و کارمەندن لە فریاکەوتنی منداڵان. کاک دێبەر بەیانیت باش و بەخێراتی بەخێر بێت سەر چاوان. هەرچەند من کەمێک زانیاریەکانم ود لەسەر بابەتی هێڵی گەرمی 116 فریاکەوتنی منداڵان، بەس پێم خۆشە بەڕێستان ورتر یان باشتر باز لە هێڵەکە بکەن کە ئەم هێڵە بۆچی دانراوە، گرنگی ئەم هێڵە لە چیدا ئاماجتان چی وە، لە بنەڕەتدا بۆچی هێڵێک دانراوە بۆ منداڵان. بەڵێ بەیانیتان باش. هێڵی فریاکەوتی منداڵان هێڵێکە بۆ منداڵانە. ئەم هێڵە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە لە
بەرواریکی سی 2013 ئەم هێڵە کراوەتەوە هەڵبەتە لە پێشووتردا با من ئاماژێک بە پێشینەیەکی بەم لە ساڵی 2010ەوە با بڵین پرۆژەی هێڵی فراکەوتی منداڵان کاری لەسەر کراوە با بڵین چەندەها کۆڕ و سیمیناراتی لەسەر کراوە تاکو بە هێڵی لەبوادا لە سلێمانی و لەولێر و دۆ کەمیان بەشدار بوون لەو کۆنفرانسە بێکەوە ئەوە بووە کە ئامانجێکیانە بووە کە بتوانن هێڵێک وەکو خۆمان دەزانین هێڵی گەرمی منداڵان لە سەرجە وڵاتانی جیهاندا لە زۆربەی وڵاتەکاندا بوونی هەبووە کە کاتێ منداڵی گەشە و گرفتێکی دەبێ نەیتوانێت بۆ منداڵی خۆمان نەیتوانێت لە وڵاتی خۆمانە لە کاتتا پەیوەندی بەکوێوە بکە ناتوانێت بە خێزانەکەی بڵێ یاخۆ ناتوانێت بۆ دامەزرا و شوێنی کە لێتی بۆیە بڕیادرا دوای 5 ساڵ دوای ئەو بەروارە لە 2013 هێڵی فراکەوتی منداڵان لە سلێمانی دامەزرا پێشووتریش هەڵبەتە لە ساڵی 2011 لە شاری لە دامەزرا و دواتریش لە شاری دۆ هێڵی فراکەوتی منداڵان هێڵێکە بۆ منداڵانە هێڵێکی بێ بەرامبەرە ڕێنمایی دەرونی کۆمەڵایەتی پەروەردەی پێشکەش بە منداڵان دەکات وەک گوێ لە کێشە و گرفتەکانیان دەگرێ و بەڕاوێژ لەگەڵ خۆیاندا بتوانن بەیەکەوە خۆیان بتوانن هاوکاری خۆیان بن بۆی کە بتوان زابڵ مەسەر کێشە و گرفتانی کە ڕوبەڕوویان بێتەوە ئەمە بەشێکی گشتی هێڵی فراکەوتی منداڵانەوە گرنگێکیشی لەوە بووە کە منداڵ بتوانێت ئەو هەستی لا دروست بێ کە جگە لە خێزان و کەسە نزیکەکانی کەسانێکی شێگویان لێ بگرن هاوکاریان بکەن هاوڵاتیان بەگشتی و منداڵان بە تایبەتی تا چەند ئاشنان بەم هێڵە گەرمە یان ئێوە چیتان کردو بۆی کە بتوانن ئەم هێڵە و ئەم خزمەت گوزاریە بە هاوڵاتیان و بە تایبەت بە مناڵان بناسێنن هەڵبەتە لە ساڵی 2013 تا کۆم بەروارە کە نزیکی 10 ساڵ دەکات هێڵی فراکەوتی منداڵان بە کۆمەڵێک هەنگاوە تێپەڕیوە تاکو گەیشتووەتە ئێرە خۆمان دەزانین لە دوای ساڵی 2014 بۆی شەڕی داعشەوە با بڵین ئاوارێکی زۆر ناوەڕاست و باشووری عێراقەوە کوردانی ڕۆژاواز هاتنە هەرێمی کوردستان ئێمە بە چەند هەنگاوێک با بڵین بە چەند پلانێک توانیمان ئەوڵی هۆشیاریکردنەوەی ینی تەوعێ بۆ منداڵانە بکەین کە لە کەمپەکانان یاخوددا خوێندگەکان ناو شارەکانان واتە بە شێوەیەکی گشتی ئێمە بە چەند قۆناغی هاتێپەڕین تاکو و بێجگەلەوەی کە ئێمە لە ڕێگەی بەردەوام لە ڕێگەی میدیاکان و میدیا بیسرا و نووسرا و خوێنراو کە بتوانرێت بەردەوام لە ڕێی سۆشیال میدیاوە لە ڕێی میدیاکانەوە ئێمە بەردەوام هەڵمەتی هۆشیاریمان ڕاگەیاندووە و بەردەوام لە ڕێگەی سەردانیکردنی خوێندگاکانی ناو سلێمانی شاری سلێمانی و دەروی پارێزگای باتە ناو دەروی سلێمانی چکە هێڵی فراکەوتی منداڵان تەنها لە ناو سلێمانی کار ناکات واتە لە سنووری هەموو پارێزگای سلێمانی کار دەکات واتە منداڵێک قەزا و ناحیەکانی شواتە منداڵێک لە گوندێک یاخود قەزایەک ناحەیەکی سنووری پارێزگای سلێمانیە بێ دەتوانێت تەنها 116 لێ بدا بە پێ بەرامبەر دەتوانێت پەیوەندی بۆ ژمارەوە بکە هیچ تێڕوانینێکی نەرێنی بۆ هێڵی گەرمی 116 نییە کاک دێبەر کە لەلایەن هاوڵاتیانە بە تایبەت خێزانەکان و دایکان و باوکان بۆ چوونێکی وان لا دروست نەبووە کە شوێنێکی وەکو ئێوە چاودێر بن بەسەریانەوە بێگومان لە باڵێ سەررجەم ئەو وڵاتانی کە مژماری ئەم هێڵی لێ ڕاستی ئەم حاڵەتە هەیە و وڵاتی خۆشمان بەدەرنین لەو حاڵەتە بێگومان ئێمە لە ڕجۆجار ڕاستەخۆن شێوی نەڕاستەخۆ ناڕاستەخۆ با بڵێن پێمان ڕاگەێنراوە کە بانی گونجاو نییە بۆ کۆمەڵگەی خۆمان بە کولتوری خۆمە بە نەرێکی خۆمان بەڵام هەڵبەتە ئەویش پێویستی بەڕوونکردنەوە بووە کە زۆر جارێ ئێمە قاڵێکی زۆر گرنگە هێڵی فراکەوتی منداڵان کە دەڵێن بۆ منداڵان تەنها منداڵ ناتوانێت خۆی پەیوەندی بکە کە سوکاری منداڵ دایک و باوکی منداڵ بە خێوکاری منداڵ دەتوان خۆیان پەیوەندی بکەن ئێمە زۆر جارێ داوا دەکەین لەگەڵ دایک و باوکەکە قسە بکەین بۆی بتوانین زیاتر ڕوونکردنێکی پێویستی زیاتری بۆ بین کە ئەم هێڵا ئێمە زۆر جاری جەخت لەو خاڵە دەکەینەوە کە ئەم هێڵا بۆ تێکدانی شیرازی خێزان نییە بگرە بۆ هاوکاریکردن یارمەتیداری دایک و باوک و خێزانەکانە بۆی کە بتوانێت بە ئاسانترین شێوە زاڵ بێ بەسەر و کێشە و گرفتی تووشێ بێت میکانیزمی کارکردتان چۆنە کاک دێبەر یان بڵێم ئەو خزمەت گوزاریانی کە ئێوە پێشکەش بە منداڵان یەکەن زیاتر خۆی لە چی ئابینێتەوە بەڵێ میکانیزم و شێوازی هێڵی فراکەوتی منداڵان بە سێ شێوازە شێوازی یەکەمیان لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە واتە منداڵ کاتێک کە ژمارە 16 لێدا لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە
گفتوگوی لەگەڵا دەکرێت ڕێنمایی پێویستی پێشکەش دەکرێت هەچ بابەتێک باس دەکات منداڵ ئازادە لەوێ باتە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنی و خاڵێک کەمێ دەتوانێت هاوکاری و یارمەتی بدرێت. خاڵی دومی میکانیزمی دۆمیانەوەی کە ڕەوانەکردنێتی بۆ سەرجەمە دامەزراوانەی کە تایبەتمەدە بەو بابەتی کە منداڵە باسیەکە مەبەستمان لەوە چییە؟ ئەمە لە بۆن کاتێک منداڵێک بابەتێک باز دەکات ناتوانێت لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە هاوکاری بکرێ یارمەتی بدرێ لەم کاتێ پێویستی بە ڕەوانەکردنە بۆ دامەزراوانە ئێمە لەو کاتی کە دامەزرا هێڵی فریاکەوتی منداڵان پەیوەندی بەسوە لەگەڵ سەرجەمە دامەزرا حکومی ناحکومەکانی سنووری پارێزگای سلێمانی کە لە بواری مناڵانە کار دەکەن هەماهەنگێکی باشتان هەیە بێگومان و ئێمە لەو کاتەدا مناڵەکە دەتوانڕێ ئەو بابەتی باسیەکە ڕوانی ئەو دامەزراوێ بکەیت. خاڵی سێمیانەوەی کە بەداداچوون بۆ ئەو بابەتێک دەکرێت و کێشەی دەکرێت واتە بزانین ئەو دامەزراوی ئەو لایەنە چەندێک توانیان هاوکاری بکەن یارمەتی دەری بن بۆی کە ئێمە تەنها بەوە نەوەستاوین کە تەنها ڕەوانی بکەین کەیسەکە بۆی بکە بتوانین ئاگادار بین بزانین تاکو چەندێک گەیشتۆ چ قۆناغێکایە و چی بۆ کراوە بە دوواداچوونی باشیش ئەەکەم بۆی بزان کەیسەکەی بەکوێ گەشتن جا ئێستا ڕەنگە کاک دەبێت پرسیارێک لای هاوڵاتیان یا لە بینەر دروست بوو بێ بڵێن ئایا ئەم شوێنە یا بڵێن ئەم سنتەرە تەنها بە پەیوەندی تەلەفۆنی لە ڕێگەی هێڵە گەرمەکۆ توانن پەیوەندیتان پێ بکەن یاخۆی هاوڵاتیان ئەتوانن بێنە سنتەرەکە و فیس تو فیس بابەتەکان یاخود کێشەکەیان ڕوونکەنەوە لە دەستخۆش بۆ پرسیارە بەڵبەتە ما پرسیاری زۆر کەسانێکن کە پەیوەندی دەکەن بێگومان میکانیزم و شێوازی کارکردنی هێڵی فریاکەوتنی منداڵان وا بووە کە با بڵێن کە دەتوانێت ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە بێواتە وەکو هەر دامەزراوەیەکی مؤسسەیەکی تر نییە کە بتوانێت مناڵەکە خۆی ڕوبەڕوو توێژەرەکە ببینێت باسی کێش و گرفتەکەی بکە تەنها ئەوەیە دەتوانرێت ئێمە زۆرجا پرسیارمان لێ دەکرێت تەناوەنی پێ دەڵێن کە بتوانین ئێمە گرنگ لە چیە گرنگی ئەم پەیوەندیە لە چیدا ئەوەیە کە بتوانین بەیەکەوە ئەو کێش و گرفتە چارەسەر بکەین ینی واتە گرنگیەکە لەوەدا نییە کە تە چەندێک کەسەکە دەبینیت یاخو نایبینی چەندێک ئیشی بۆ دەکرێت چۆن هاوکاری دەکرێت هەڵبەتە ئەما وەکو کەمکردنەوەی دامزراوەکانی تر ناکرێت کێشەکەم بە تەلەفۆن باز ناکرێت بە بێ مەلای خۆت بێگومان ئەم حاڵەتانە زۆر زۆرە بەڵام ئێمە بەڕاستی ئازادیمان داوە بە مناڵەکە کە خود خێوکاری بدەیەک بۆکی منداڵەکە ئەگەر پەیوەندێکی تەلەفۆنی درێژە بکێشێ ئێوە هیچ بێزاریەک دەرنابڕن بێگومان نەخێر گویان لێگرن بەڵێ ئەلبەتە نەخێت خۆمان دەزانی سروشتی منداڵ وایە کە حەز دەکات بە ئازادی خۆی بە دیارینەکەنی کات بۆی کە تۆ چەندێک کاتە تێ قسە بکەیت چکە ناتوانێت ئەوەی کە ناخیدا چکە زۆر جارێک گرفتی منداڵ خۆمان دەزانی لەوایە کە ناتوانێت بە ڕاستەوە خۆی ئەوەی کە هەیەی بیڵێت پێویستی بە کاتە پێویستی بەوەی کە بتوانی بە شێوازێک کاتی بێتێ بۆی کە بتوانێت باشی بیرکاتەوە تێبگەیت و بتوانی زانیارەکانی لێوە بێگومان زۆر جارێ ئەو حاڵەتانە هەیە کە ئێمە شێوازێکمان هەیە بۆ بابەتی بەڕێز باس کرد کە مەرج نییە یەکەم جار یەک تەلەفۆن توانرێت هاوکاری منداڵەکە بکرێت پێویستی بۆن بە چەند جارێکە بەپی پلانی و توێژەری کە لەگەڵ یا قسە دەکات کاتێک دیاری دەکەن بێکەوە چ کاتێک گونجاوە بۆ ئەو لە کات و ڕۆژێکی دیاریکراوە کاتی دیاری دەکەم کە هەر ئەو کەسەی کە جاری یەکەم جوابیاوەتە بۆ جاری دو بێگومان دەتوانێت خۆی تێ بناسێنێت کە ئەو کەسێت کە پێشتر قسی لەگەڵا کردووە یاخود دەتوانێت لەگەڵ توێژەرێکی بەڕێزی تراکە قسە بکات ئازادە بەڵام بێگومان باشترێکە لەگەڵ ئەو توێژەرای قسە بکاتەوە کە ئەو بابەتی لەگەڵا بەس کردووە زانیاریەکانی لە ماوەی کارکردن لەم سنتەرەیە بە کات بە ماوە چەنەوە ڕۆژەکانی کەیە 24 ساعتە هەیە و هەفتەی 7 ڕۆژەکە هەیە یان وەکو دەوامی ئیداری لە یەک شەمە تا پێنجشەمە هەیە هێڵی فریاکەوتی منداڵان بەسپاسەوە کە بەردەوام لە سەرەتای دروستبوونی و تاکو ئێستا ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هاوکارێکی بەردەوامی بووە بەڕاستی پاڵپشتێکی بەردەوامی بووە و بە ئێستاشەوە کە هێڵی فریاکەوتی منداڵان لە ڕۆژانی یەکشەمە تا پێنجشەمە کاتژمێر 8 تاکو و 6 ئێوارە هێڵە کراوەیە بەردەوامە لە ڕۆژانی هەفتەیە و بێگومان لە پێشووتریشدا بە چەند قۆناغی تێپەڕیوە کە بۆ ماوەی 6 مانگ ڕێکخراوی یونیسێف هاوکاری کردوین کە بۆ ماوەی 24 کاتژمێر هێڵەکە کراوە بووە بەڵام بواتە بە چەند قۆناغی تێپەڕیوە قۆناغێکە بووە کە توانراوەکو
خۆمان دەزانین هەموو کاتژمێرەکانی دامەزرا حکومیەکان چەند کار دەکەن بامان شێوە بووە بەڵام لە ئێستادا بەسپاسەوە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هاوکارێکی بەردەواممانە کە کاتەکانمان توانیوە زیاتر درێژ بکەینەوە بۆی کە بتوانانی زۆترین پەیوەندی وەرگین و مناڵ زۆترین کاتێ بکە پەیوەندیمان پێ بکە. ئەم گۆڕانکاریە بۆچی کاک دێبەرانی ماوەیەک زۆر بێت و کاتەکەی ماوەیە کەم بێت یاخود ئەوە تا قۆناغەکانی کاماژە پێدا لە سەرەتاوە کەمتر بۆ دواتر زیاتر بۆ ێستا زیاتر ئاوایە یعنی بۆ شێوێنە بۆ کەم ماوەیەک کاتەکەی زۆر بێت دواتر کەم بێگومان یەکێک لە گرفتەکان بەڕاستی ئەمە گرفتێکە کە زۆر جارێکە با بڵێن بەرزکراوەتەوە بە سەری خۆمان بۆ بەڕێوەبەرایەتی بۆ بەڕێوەبەرایەتی گشتی بۆ وەزارەتیش کە پێویست ئەم هێڵا کە 24 کاتژمێری بێت وەکو هەموو سەرجە وڵاتانی جیهان بەڵام بێگومان زۆر جارێ و بارودۆخانەی کە بەسەر وڵاتی خۆمانە هاتووە کە لە بارودۆخی ئابووری و سیاسی کۆمەڵایەتی زۆر هەمووی کاریگەری بەڕاستی لەسەر هەموو سێکتەرەکان خۆمان دەزانین کردووە بێگومان ئەو داواکاریە بەردەوام بووە کە داواجەختمان کردێتەوە کە 24 کاتژمێری بێ بەڵام بەڕاستی ئەویش پێویستی بە هاوکاریکردنی لایەنێکی با بڵێن بەردەوامە لایەنی مادی و معنەی بەڕاستی خۆمان دەزانین کە تۆ لە دابینکردنی ستافەوە یاخود لە ڕووی ئەو پێویستیانەی کە پێویستە ئەو بەشەهی بێت بەردەوام پێویستی بووە زۆر جارێ ئەوەیە تەنها لە گۆڕانکاری لە کاتەکانە ئەوە بۆ بەڕاستی کە زۆر جارێ وەکو خۆشمان پێمان خۆش نەبوو بەڕاستی جەختیشمان لێ کردووە کە پێویستە زیاتر بێت زۆرترین خزمەت پێشکەش بکرێ بەڵام ئەوەیە ئەو هۆکارانی کەوتمان کە پێشووتر بەداخەوە زۆر جارێ قەیرانی ئابوووریەکە کە بەداخەوە چەند ساڵێکی زۆرە بەردەوامە لە وڵاتی خۆمانە کە گرفتێکی گەورەشی بۆ ئێمە دروست کرد بوو لەو ڕۆوە ئەگەر کەسێک بیا بڵێ منداڵێک لە شەوە پەیوەندیتان پێ بکە هەڵبەت جواب نییە بۆ بەیانێکی پەیوەندی پێواکرێتەوە یاخود ئەبێت جارێکی تر ئەو کەسە و هاوڵاتیە ئەو منداڵە پەیوەندی بکاتەوە تا و کاتی پەیوەندیەکە بەردەستە بێ بێگومان حاڵەتی وا هەبووە بەڕاستی زۆر جارەیە کە ئەو کەسە داوای کردووە لەو کاتیان ناتوانێت پەیوەندی بکە بۆ نەو کاتانی کە دیاری کراوە دەتوانێت دوای ئەوە با بڵێن لە کاتی شەوانە بێگومان ئێمە دەتوانین ئەو ڕوونکردنەوەیمان بۆ داوە کە بتوانێت لە کاتانەیە پەیوەندی بکات کە چکە بە حاڵەتێکی ناچاری بۆ بەڕاستی کە بتوانێت بۆی کە ئێمە تەنها ئەو ئازادیمان داوەتەیە کە بە ئازادی خۆی لەو کاتانە دەتوانێت لە کاتێک کات پەیوەندی بکات و جەختمان لەو کردەوە کە بتوانێت لە شوێنێکی ئارامە بە قسە بکات بە ئازادی خۆی قسە بکەواتە شوێنی کارکردن نەبێ یاخود کەسانێکی تری لە چواردەوە نەبێ نەتوانێت بە ئازادی خۆی قسە بکە بێگومان گرفتێکی وا نەبووە تاکو ئێستا کە بڵێن ئەو گلەی و ئەوەی هەبێت کە منداڵەکە گلەی کردبێت کە بۆ لەو کاتانەوە ئەو پرسیارە کراوە بەڵام هەڵبەتە ڕوونکردنەوەی پێویست پێدراوە کە بتوانێت ئازادە لەو کاتانە تراپەیەندی بکات وە کردوشێتی و توانرا هاوکاری بکری یارمەتی بدرێت باشە کاک تێبەر لە قسەکان تاماشت بەوەداکەوتە ئەم هێڵە تەنها بۆ منداڵان نییە بۆ گەورەکانیشە توانن پەیوەندی بکەن و ڕاوێشتان لەگەڵا بکەن ئێمە هێڵی گەرمی 1990 بەرەنگاربوونی توندوتیژی خێزانیشمان هەیە ڕەنگە ئێستا لای هاوڵاتیان پرسیار دروست بێ بڵێ کەواتە کە ئەم بۆ گەورەشە و بۆ منداڵیشە فەرقی هێڵی گەرمی 116 لەگەڵ 190 چی؟ بەڕاستیمە ڕوونکردنەوەی دەستخۆش بۆ پرسیارە ئەلبەتە زۆر جارەیە تێکەڵێک دروستە بێت لەوەی کە هاوڵاتی کاتێک پەیوەندی بکە و ئێمە پەیوەندیکی بەردەواممان هەیە لەگەڵ هێڵی 190دا کە زۆر جارەیە لەو حاڵەتانەدا کە کەیسات ڕوانی یەکتر دەکەین لەو حاڵەتەیە بۆ ئەوان پەیوەندیان کردووە کە منداڵێک پەیوەندی پێوانەوە کردووە بەڵام زیاتر حەزیان کردو کۆی کە هێڵی فریاکەوتی منداڵانی شەیەکە تایبەتن بە منداڵان ڕوانی ئێمە هێڵی فریاکەوتی منداڵان 116یان کردو ئێمەش بامان شێوە زۆر جارەیە کە ئێمە هێڵی فریاکەوتی منداڵان کە دڵی منداڵ خۆت بەڕێزت دەزانیم کە دڵی منداڵ لە سەرەتای دایکبوونە تا تەمەنی 18 ساڵ پێدەوترێت منداڵ بە پێی جاڕامی جیهانی مافەکانی منداڵ ئێمە دەتوانین تاکو تەمەنە دیاریکراوە تا 18 ساڵی بتوانین گفتوگوی لەگەڵا بکەین و یارمەتی بدەین بەڵام لەسەر 18 ساڵیەوە دەچێتە چوارچەوەی بابڵی کەسانی گەورەترێکەوە لەم کاتە ڕەوانی هێڵی 190 دەکرێتەوە لە حاڵەتە کەواتە ئەوانیش کەیسەکان ڕوانی لای بێگومان پەیوەندیکی بەردەوام هەیە بەڵێن کە کەیسەکان بڕوانە کەسێک پەیوەندی بە ئێوەکات ئێوە زانیاریەکانی لێوەرەگرن تەمەنە چەنە لە چ قۆناغێکی خوێندن ینی ئەو زانیاریە وردانی لێوەرەگری ئەینجا دواتر بازە کەیسەکەی و کێشەکەیەکات بۆ شێوەیە بەڵێ بێگومان هێڵی فریاکەوتی منداڵان بە شێوازێکی با بڵێن تۆمارکردنی زانیاریەکان شێوازێکی داتەبەیسە واتە
شێوازێکی باڵی سەردەمیانەیە کە توانیت ئەو منداڵت تاوە زانیاریەکانی لێوەرگری. بێگومان پیشەی توێژەر یاخود ئەو کارامەی کە توێژەر دەبێ هەی بێت ئەوەی کە تۆ بتوانیت ئەو زانیارن کە لی وەردەگری لە منداڵەکە بە شێوازێکی زۆر با بڵێن کارامەی کەسەکە دەردەکەوێت کە بتوانیت چۆن دەتوانانی زانانەی لێوەرگیت چکە زۆر جارێ منداڵ سروشتی منداڵ وایە کە ناتوانێت بۆ نەکە منداڵێک تەمەنی بۆ نمونە گەورەترێک بێ ینی مەبەستمان مناڵی بچووک نیە خۆمان دەزانین مناڵی بچووک زۆر جارێ ناتوانێت تابیر لە هەستەکانی بکات دایک و باوک تەلەفۆن دەکەن بۆ نمونە بەڵام منداڵی گەورەتر دەتوانێت تێبگات کە تۆ پرسیارێکی ڕاستەخۆ لێ دەکەی لەوانێ پرسیاری ڕاستەخۆکی پێخۆش نەبێت لە تەمەن و ناونیشانەکەی لەم کاتەدا تۆ بە شێوازێکی تر بە شێوازێکی ئەوەی کە پیشە یان ئەڵبەتە توانی زانیاریەکانی تەواوی لێ بگریت و با بڵێم توانێت ئەو هەستی لا دروست بێت کە بە ئازادی خۆی قسەت بۆ بکە چونکە گرنگترین خاڵی هێڵی فریاکەوتنی منداڵان ئەوەیە کە ئێمە دەڵێن کەسەکە نابینین با بڵێم مناڵەکە نابینی ڕاستەوخۆ ئەبێ ئەو هەستی بینی لە ڕێی پەیوەندی تەلەفۆنی گوێگرتنەوە هەستێکی ئارامی پێبەخشی کە بتوانێت هەست بە ئارامی بکات خۆی بتوانێت ئەو زانیارانت پێ بدان نەکەوەی کە تۆ زۆرکردن بێت چکە زۆر جارێ ئێمە ڕوونکردنەوەی بۆ دەدەین کە ئەم زانیاران بە مەبەستی ئەوە نییە کە تۆ ناونیشانت بڵاو بکرێتەوە ناو هاوڕێکانتە ناو خێزانتان دەور و پشتی خۆتە ئەی بۆیە ئێمە جەخت لەو خاڵە دەکەینەوە حاڵەتی وا خۆشبەختانە ڕووی نەداوە کە بڵین ئەو تێنەگەیشتنە دروست بوو بێت کە کەسەکە بێگومان ئەوە ژەگەیتە سەر ئاسی ڕۆشنبیری خێزانەکانیش بەڕاستی چکە مەرجنی هەموو منداڵێ بتوانێت لەوە تێبگات ئەلبەتە بەپی حاڵەتەکانی ژەگۆڕێت کەواتە لەم نێوەندەیە ئاست و پسپۆڕی و شارەزایی ئەو کەسی کە پەیوەندیەکەش وەڵامەداتەوە لای ئێوە چ توێژەرانی دەرونی بیا کۆمەڵایەتی بێ ئەمەش ڕۆڵی گرنگە بینێ بۆی کە بتوانێت زانیاریەکان لە منداڵەکە وەربگرێت و بتوانێت ئەو پەیامی کە هەیەی مناڵەکە لی تێبگات و بزانێت تا چەند خولی تایبەت ئەکرێتەوە کاک دێبەر بە ئەو کەسانی کە وەڵامی پەیوەندیەکانێنن تا چه شارەزایەکی باشیان هێڵی فریاکەوتی منداڵان لە سەرەتای دروستبوونیەوە کە پێشەوەی دامەزرێ ئامادەکاری کراوە بۆ کردنەوەی ئەم هێڵا خولیان بینەوە ناو دەڕێ وڵات ئەم کارمەندانە با بڵێن توێژەری کۆمەڵایەتی دەرونی بوون لاردوو ڕەگەزی با بڵێن نێرومێ با بڵێن لەوێ کار دەکەن خولی چەندەها خولیان بینیوە کە خولی پسپۆری بۆ لە بوارە چکە خۆمان دەزانین گوێگرتن یاخود مامەڵەکردن لەگە کیساتە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە با بڵێن تا ڕادێک شێوازێکی تازەترە کە بەنسبەت کۆمەڵکی خوڵاتی خۆمانەوە کە پێویستی بە کارامێکی تایبەتتر هەیە بەڕاستی بۆیە چەندها خولیان بینیوە کە بتوانێن چۆن وەڵامی پەیوەندی بدەنەوە چۆن ئامادەکاری بکەن بۆی کە کەسێک پەیوەندی دەکات بە چ شێوازێک داخلی مەوزوعەکە بی بۆی کە بەیەکەوە بتوانن بە ئازادی خۆی قسە بۆ بکە ئەی بەردەوامە ئێستاکو ئێستاش بەردەوام نەشتان ساغ بێ کاک دێبەر گرنگترین ئەو کەیسانە یان زیاتر ئەو گرفت و کێشانەی کە منداڵان چه خێزانەکان بە یان منداڵەکان بێ کە بەهۆیەوە پەیوەندیەکەن بۆیەوە دیاترینەکانیان جار چەمە لە ئامارەکانە هەندێکی ئاماژەم پێدا پەیوەندی سۆزداری تێدا گرفتی خێزانی تێدا خوێندنگە و ئەو بابەتانی تێدا بەڵام زۆرترینیان کە ڕۆژانە زۆر دووبارە بێتەوە کامانن بێگومان وەکو دیاریکردن تۆزی قورسە بڵێن دیاری بکەین ئەوەی کە لە چه بوارێکە بەڕاستی بەپی قۆناغەکانە گۆڕە بۆ نمونە لە کاتێکا کە خوێندنگەکان هەیە با بڵێن منداڵ زیاتر کێشەی خوێندن زۆرترینە کە زۆر جارێک کێشەی خوێندنە شێوازی سعیکردنە خۆ شێوازی خۆ ئامادەکردنە بۆ تاقیکردنەوە یاخود گرفتێکی هەیە لەگە هاوڕێکە لەگە مامۆستایەکە یاخود گرفتێکی هەیە لە دەری خوێندنگە ینی واتە بەشێکی گشتی پرۆسی پەرۆدە فێرکردن یا پرۆسی خوێندنایە زۆر جارێ کە لە خاڵەتی دووەمە با بڵێنەوەی کە زۆرترین بێ ئەو کات کێشە کۆمەڵایەتەکەت بیر نەچێتەوە کاک دێبەر لە خاڵی دووەمە ئەگەر لە پرۆسی پەروەردە بێ ئێوە هەماهەنگی تەواوتان لەگەڵ وەزارەتی پەروەردە بێ بۆ چارەسەرکردنی ئەو گرفتی کە لە خوێندنگەیەکا بێ بێگومان دوو خوێندکاری بێ بۆ نمونە منداڵێکە خود خوێندکارێکە کە پەیوەندی دەکات گرفتێکی خوێندنی هەیە پێویستەکە بۆ نمونە سەروی خۆی لەسەر خۆی ئاگادار بکرێتەوە ئێمە پەیوەندیکی بەردەواممان هەیە لەگەڵ پەروەردە وەزارەتی پەروەردە خود بە ڕێبەرایەتەکانی پەروەردە کە بەسپاسەوە کە بەردەوام لاچ کاتێکە ئێمە کەیسەکانمان بۆ ڕەوانە کرد بێتن هاوکارێکی بەردەواممان بوون کاری پێویستیان بۆ کراوە بەڕاستی هەری بەبێ تەخیر بوون بە پێوەی کە پژوێ بخرێت
سەبارەت بۆی کە لایەنە کۆمەڵایەتیەکان مەسەلەن کێشی خێزانیە کێشی دەروی خێزانە کە زۆر جارێ خودت کێشی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بۆ نمونە کە خۆمان دەزانانی ئێستا زۆرترین بۆ منە خاڵی سێمیان تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە گرفتی تۆڕە کۆمەڵایەتیەکان چێ کە باسەکرا لە ئامارەکانە کاک دێبەرانی منداڵێک پەیوەندی سۆزداری گەیشتۆتە ئەوەی کە پەیوەندی بە ئێوە بکاتێک بڵێ کێشی سۆزداری پەیوەندی سۆزداری مێ بێگومان یەکێک لە قورسترین ئەو کەیسانی کە ڕوبەڕووی توێژەر دەبێتەوە ئەو بابەتێ بەڕاستی چکە بابەتێکە زۆر هەستیارە بەڕاستی زۆر جارێ بێگومان بەپی تەمەنەکە دەگۆڕێ بەپی و بابەتی باسی دەکات بەڵام ئێمە لە پیشی توێژەریە خاڵێکمانێ زۆر گرنگە کە ئێمە لایەن کە باسی دەرونی منداڵ دەکەین لایەنی دەرونی دەکەین لایەنی سۆزداری زۆر جارێ ئێمە وەکو هەج جیاوازە لە بابەتەکانی تر ئینسان ناتوانڕی کۆنتترۆڵی هەستی خۆی بکات یعنی ئێمە زۆخ لەوە دەکەینەوە هەج بە تەمەنی هەر چەندێک بێت ئێمە کەمجار گوێ لێ دەگرین وەکو بابەتێک نییە کە لۆمە بکرێ بۆ لەو تەمەنە دیاری کراوەیە با بڵێ چۆت ئەو بوارە ئەو بابەتەوە بێگومان هەستی مرۆڤ ئازادە لەوەی کە حەزی بە چییە بەڵام گرنگ لە چییە گرنگ کۆنتترۆلکردنەکەیەتی کە بتوانی چۆن قسەی لەگەڵا بکەی زۆر جارێت چۆن توانی بەیەکەوە گفتوگوێ بکەن ئەو متمانەی لا دروست بوو بێ کە بتوانێت هەسەکانی خۆی دەربڕێ ینی ئەو حاڵەتانە زۆر هەبووە کاک دێبەر لە کۆتاییە لەسەر کۆی بابەتەکەی باسمان کرد و هێڵی گەرمی 116 فریاکەوتی منداڵان هیچ ماوەکە باسمان نەکرد و پرسیارم نەکرد بێگەر بە کورتی بێ سپاس دەکەم کاتی بەرنامە ئەلبەتە ئەوەی کە گرنگە لێرەدا هێڵی فریاکەوتی منداڵان ئەوەی کە ئێمە داواکارین لە هەموو خێزانەکان داواکارین کە لە ڕاگەیاندنەکان داواکاری لە ئەو سەچەم بوارانی بابین ئەو شوێنانی کار دەکەن لە بواری مناڵانێک کە بتوانن ئەم ڕێنمایە بە کەسوکاری و منداڵخۆی بن کە ژمارەیەکی وا بێ بەرامبەر 116 هەیە بتوانێت منداڵ بە ئازادانە پەیوەندی بکات یاخود کەسوکاری منداڵ دایک و باوکی منداڵ دەتوانێت پەیوەندی بە ژمارە بکە بۆی کە ئێمە ئامانجی هێڵی فریاکەوتی منداڵان لەوەیە کە کەمترین کێشە لە کۆمەلگای هەبێت ناڵین چارەسەرکردنی کێشە یاواتە بەس کێژی گشتی بەڵام کەمکردنەوەی حاڵەتانە کێشانی دەستان خۆش مادوونە بنمونەتان زۆر بێ بە هیوای کاری باشتر و بەردەوامی زیاتر و خزمەتکردنی زیاتری منداڵان و کۆمەلگای کوردی بە شێوەیەکی گشتی سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا بینەرمان بوون بۆ هیوای کە توانی بێتمان سوودێکمان گەیاندبێت بە ئێوەی ئازیز و خۆشەویست کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ